پانەی گەورە و زەبەلاحن کە خزمەتگوزاری پێشکەشی خەڵکیەکەن ڕفتاری ئەم کەستەمەرانە ڕفتاری ئەم کۆنسیومەرانە لە وڵاتانەیە ئەگەر تەماشا بکەن بە دوای بەرهەمێکە ئەگەڕێن کە پێداویستیەکانیان پڕکاتەوە لەگەڵ ئەوەشان نرخەکەی و کوواڵەتەکەی بەدڵی ئەمان بێت کەواتە کەستەمەر بیهەیڤیر ئەمە خاڵێکی زۆر گرنگە کەوا ئاکات کە چی بێت کەوا ئاکات ڕۆڵی کۆمپانیەکان ڕۆڵێکی باش بگێڕن لە پێشکەشکردنی خزمەتگوزاری باشە بۆ هاوڵاتیانە. خاڵێکی ترمانەیە ئۆپتیمایزینگ یۆر ئینگیجمنت میکس بەڕێزان ئەم خاڵەشیان خاڵێکی گرنگە لە ڕاستیە ئۆپتیمایزینگ یۆر ئینگیجمنت بەشداری چی بەشداری خۆشبەختی یاخود بەشداری بە گەشتبینانەوە سێری ئەو خزمەتگوزاریانە بکەی. بەڕێزان یعنی ئۆپتیمایزینگ یۆر ئینگیجمنت میکس مەسەلەن ئەبێ تۆ بەشداریکی جیاوازت هەبێ لە چییە لە بازارە مەسەلا ئەمە بە زیاتر بۆ چیە بۆ کۆمپانیەکانە وەکو ئەگەر تەماشای بکەن how to build a great service strategy چۆن واکەیت کە چی بکەیت کە خزمەتگوزاریکی گەورە پێشکەش بکەی خزمەتگوزاریکی گەورە بنیاد بنیت کەواتە تۆ ئینگیجمنت میکس ئەبێت تۆ چی بێت ئەبێ بەشدارەکانە جیاواز بێ لە بازارە یعنی ڕۆڵی تۆ جیاواز بێ لە بازارە ڕۆڵەکەی تۆ ڕۆڵێک بێت یعنی لەگەڵ کۆمپانیایەکی ترە هاوشێوە نەبێ. بەڕێزان بۆ کۆمپانیای زۆر هەیە لە دنیاە کەواتە هەریشێک لەم کۆمپانیان ڕۆڵێکی جیاوازیان هەیە لە بازار ئەگەر بێت و هەموو کۆمپانیەکان ڕۆڵیان بەشداریان بەرهەمەکانیان خزمەتگوزاریەکانیان یەکسان بواە کەواتە جیاوازی دروست نابوو کەواتە کێبڕکێش دروست نابوو. لەبەر ئەوە تۆ چۆن ئەتوانیت بنیادی استراتیژیکی باش بنیادی خزمەتگوزاریکی باش بنیت بە شێوازێکی استراتیژی ئەبێت تۆ بەشداری تۆ جیاواز بێت بەشداری تۆ تێکەڵ بێت بەشداری تۆ ڕاستەوخۆ لە خزمەتی خەڵکیە بێت ڕاستەوخۆ بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بێ لە بازارەکانە و لەگەڵ هەموو ئەمانەشا گەشتبینانە بی بۆ بازارەکەت یعنی بە شێوازێکی گەشتبینانە سەیری بازار بکەی بە تایبەتی بۆ کۆمپانیەکان نەک کۆمپانیەکان بڵێ وڵا قەیران هەیە و ئیتر لەمە دوای ئێمە بەرهەمەکانمان ئەوەستێنی نایکەینە بازارەوە قەیران لە ڕێ ئێمە ئەوەستین بۆ ئەوەی کە تا ئەم قەیرانە تێپەڕێت. بۆیە باشترین کۆمپانیەکان ئەو کۆمپانیانن کە هەمیشە گەشتبینن بەرامبەر بەکاربەرەکانی خۆیان هەمیشە ڕۆڵی بەشداری ڕاستە و خۆی ئەمان جیاوازە لە کۆمپانیەکانی تر بۆیە ئەمێنێتەوە. ئەگەر تۆ تەماشا بکەی لە هەرێمی کوردستانە تەماشاکەی چەندین کۆمپانیا هەیە لە مەجای کارەباییە ئیشەکە بەڵام کەمن ئەو کۆمپانیانەی کە لە مەجای کارەباییە ڕۆڵێکی جیاواز و ڕۆڵێکی باش و بەرهەمێکی باش پێشکەشەکەن مەسەن لە مەجای بیناسازیە بگری لە مەجای مەسەلەن ڕاستە کوشت و کاڵیمانیە بەڵام چەندین شتی تر هەیە لە کوردستانە مەسەلەن کۆمپانیەکانی پاکەرەوە وەربگری مەسەن ڕێستۆرانتەکان وەربگری لەم شاری سلەیمانیە ئەگەر تۆ تەماشا بکەی لەوەی هەزاران مەطعەمی جیاواز هەزاران چێشخانەی جیاوازە بێ بەڵام کەمن ئەو چێشخانانەی کە چییە بەشداریەکانیان جیاوازە بەرهەمەکانیان جیاوازە و لەگەڵ هەموو ئەمانەشا بەڕێزان determine existing and potential service capability of the company لەگەڵ هەموو ئەمانەشا تۆ ئەبێت توانای کۆمپانیەکەت بە شێوازێک باش بکەیت کە لە خزمەتی کیا بێت لە خزمەتی هاوڵاتیانە بێ. بەڕێزان یعنی خەڵێکی زۆر گرنگەیە هەتا کۆمپانیەکان بەهێزتر بن هەتا کۆمپانیەکان دەوڵەمەندتر بن هەتا کۆمپانیەکان خزمەتگوزاری باش پێشکەشکان ئەوە بەدڵنیاییەوە چییە ئەبێ بەدڵنیاییەوە ڕۆڵی ئەمان و توانای ئەمان باشتر ئەبێت. تۆ چۆن ئەتوانیت توانای خۆت باش بکەی لە بازاری سەرمایەداریە ئەبێت تۆ چی بکەی ئینگیجمنت بکەس بکەی ئەبێت تۆ بە شێوازێک لە شێوازەکان ڕۆڵی تۆ جیاواز بێ لە بازارە. بەڕێزان وە گوتمان یعنی هەزاران مەطعەم هەیە تۆ ئەگەر مەطعەمێک بە کۆمپانیایەک بشوبهێنیت هەزاران مەطعەم و چێشخانە هەیە لەم شاری سلەیمانیە بەڵام کەمن ئەو کۆمپانیانە کەمن ئەو چێشخانانەی کە توانایەکی باشیان هەیە خزمەتگوزاریکی باش پێشکەشەکەن هەزاران مەسەلەن سەدان کۆمپانیایە لە شاری سلەیمانیە کۆمپانیای بیناسازی و ڤێلا و شوقە و خانوو دروستەکە بەڵام کەمن ئەو کۆمپانیانەی مەسەلەن توانای بەهێزیان هەیە خزمەتگوزاری باشتر پێشکەشکەن. بەڕێزان ئەگەر ئێوە تەماشا بکەن کۆمپانیا هەیە لەم شاری سلەیمانیە لەوەی خزمەتگوزاریەکانی بە جۆرێک بێت لە پێناو مەسەلەن بۆ هەموو توێژێک ئیشەکە مەسەلەن بۆ دەوڵەمەند ئیشەکە بۆ فەقیر ئیشەکە بۆ چینی وەسەط ئیشەکە بۆیە بەگشتی ئەم کۆمپانیانەی کە کاتێک کە توانایان باشە بێ ئەتوانێت خزمەتگوزاری باشتر پێشکەشکەن. تۆ ئەگەر تەماشا بکەی مەسەلەن ئەگەر کۆمپانیایەک بیری لای دەوڵەمەند بوو بیری لای چینی ناوەند بوو بیری لای چینی هەژار بوو کەواتە ئەمە توانای باشە کەواتە باشترین کۆمپانیەکان چێن ئەو کۆمپانیانن کە باشترین خزمەتگوزاری پێشکەشەکەن و ئەو کۆمپانیانە
بە خزمەت گوزار چۆن ئەتوان خزمەت گوزاری باش پێشکەن ئەگەر بێت و capability of the company ئەگەر بێت و توانای ئەم کۆمپانیانە چی بێت بەهێز بێت توانای ئەم کۆمپانیانە باش بێت ئەو کاتا توانن بەردەوام خزمەت گوزاری باش پێشکەشکەن ئەتوانن دیڤلۆپ ئە سێڤ استراتیژی ئەتوانن گەشە بەچی بن ئەتوانن گەشە بۆ خزمەت گوزاریانە بن کە پێشکەشی هاوڵاتیانەکەن that address important enduring customer needs explored computer vulnerability and first fits the company capability application بەرەزان ئەمەش لە محازەرەکانی پێشووترا زیاتر باسمان کردووە کە ئەمەش هەر ڕاستە خۆ پەیوەندی بەچیەوە پەیوەندی بۆ خزمەت گوزاریانەوەیە کە پێشکەشی ئەەکەن کۆمپانیەکان و لەگەڵ هەموو ئەمانەشە بەشداری ڕاستە خۆیانە بێت لە کێبڕچی و بەدەزێنانی توانای کۆمپانیەکان یاخود ئەگەر بێت و توانای کۆمپانیەکان زیاتر بێت ئەتوانن کێبڕچێ زیاتر بکەن کۆمپیتیشن زیاتر بکەن لەگەڵ کۆمپانیەکانی ترە ئەتوانن سەرنجی خەڵکی زیاتر بەلای خۆیانە ڕابکێشن ئەتوانن ڕۆلی زیاتریشیان هەبێت لە بازاڕەکانە بە شێوازێکی گشتی خەڵکی ترمانێ بەڕێزان کەستەمە ساتفیکیشن کە ئەمەش بەدەستهێنانی ڕەزامەندی بەکاربەرەکانە کە لەم ڕێگەیەوە ئەتوانیت ڕەزامەندی بەکاربەرەکانە بەدەستبێنی کە کەواکی کە ڕۆڵە زیاتر بێت لە بازاڕە بەردەوام بی لە بازاڕە خزمەت گوزاریەکانت بەردەوام بێت لە بازاڕە بەرەزان ئەمەش بەچی ئەبێت ئەگەر تۆ تەماشای ئەمێنێ بکەیت لێرەیە بۆت دەرئەکەوێت تەماشا بکە ئەمە لێرە کەستەمەرێکی مەسەلەن دڵخۆشە چۆن ئەتوانی کەستەمەرەکانە بە شێوازێک لە شێوازەکان دڵخۆش بکەیت کەستەمە certification need not to be limited to the external customer or those final buyers of the company products or service. Top management must consider the big picture. بەرەزان ئەگەر تۆ تەماشای ئەم خاڵە بکەیت customer certification ڕەزامەندی بەکاربەرەکانە کاتێ بەدەست دێت ئەگەر تۆ بتوانیت باشترین و ڕاستەوخۆ مامەڵەی لەگەڵ ئەم بەکاربەرانە تا بکەیت بە شێوازێک لە شێوازەکان خزمەت گوزارەکانت ڕەزامەندی بەکاربەرەکانە بەدەستبێنی یعنی تۆ کاتێک ئەچیتە کۆمپانیایە کاتێک ئەچیتە بازار کاتێک ئەچیتە دوکاندارێک کاتێک ئەچیتە بازارێک یاخود هەر شوێنێک لە شوێنەکان هەر پێویستێک دەبێت ئەتەوێت ئەمپی داویستیانت پڕ بکەیتەوە تۆ ئەبێت مرتاحبی لەگەڵ ئەم کاڵایی بەدەستی ئێنی ئەمە زۆر زۆر گرنگە بۆ هەموو ئەو کۆمپانیانە تۆ تەماشا بکە بەڕێزان کاتێک ئەگەر تۆ تەماشا بکەی بۆ نمونە خۆت خاوەنی دوکانێکی بۆ نمونە خۆت خاوەنی کارێکی خاوەنی بزنسێکی تایبەت بە خۆتی گرنگترین شت ئەو کاتە چی ئەبێ بەلای تۆ گرنگترین شت ئەو کاتەیە کە تۆ بەکاربەرەکان ڕەزامەندی بەدەستبێن بەکاربەرەکان ڕازی بن لەو خزمەت گوزاریە لەو بەرهەمەی کە پێشکەشی ئەەکەن کەواتە باشترین کۆمپانیا باشترین دوکاندار باشترین مۆڵ باشترین چێشخانە باشترین گریمان بەنزیخانە کامانن ئەوانن کە بەکاربەرەکانیان ڕەزامەندی بەکاربەرەکانیان بەدەستێنن کەواتە بەدەستهێنانی ڕەزامەندی بەکاربەرەکانت ئەمە لە پێشەوەی هەموو کۆمپانیاکان یعنی بەڕێزان ئەمە یەکێکە لە نهێنەکانی هەموو کۆمپانیایەک لە دنیا یعنی باشترین کۆمپانیەکانی دنیا ئەگەر بێت و هەر دانیشتنێکیان هەبێ ئەگەر بێت و هەر کۆبوونەوەیەکیان هەبێت تەنیا باز لە چیەکەن باز لەواکەن ئایا چۆن ڕەزامەندی بەکاربەرەکانیان بەدەستبێنن تۆ تەماشا بکە ئەگەر بێت و پەیمانگا تەواوکەی ئەم قۆناغی خوێندنە تەواوکەی لە دوایە بیر لە بزنسێکی خۆت بکەیتەوە ڕاستەوخۆ بیر لە چیەکەیتەوە بیر لەواکەیتەوە خزمەت گوزاریەک یاخود بەرهەمێک لە بازاڕە پێشکەشکەی کە ڕەزامەندی خەڵکی لێوە بەدەستبێت تۆ تەماشا بکە بەڕێز دوکانێکی دەلاکی ئەگەر بێت و ئارێژگایەک بێ یاخود هەرچیەک بێت ئەگەر ڕەزامەندی ئەو هاوڵاتیە بەدەست نێنێ ئەو بەکاربەرە بەدەست نێنێ کاتێک کە ڕوو لەم دوکانەکات دوکانێکی دەلاکی یاخود ئارێژگایەکە ئەوە بە دڵنیاییەوە جارێکتر ڕووی لێ ناکاتەوە مەسەڵەن تۆ ئەچی بۆ چێشخانەیەک نانەخۆی ئەگەر تۆ بێت و ڕەزامەندی لەسەر ئەو خواردنی کە خواردوتە دەرنەبڕیت بە دڵنیاییەوە جارێکی تر ڕوو لەم چێشخانەیە ناکەیتەوە بەڕێزان ئەمە بۆ هەموو ئەو پێداویستی و بەرهەمانە ڕاستە کە لە بازاڕە بوونی هەیە هەرچی پێداویستیەک هەبێ لە بازاڕە کاتێک ئەچیتە بەنزیخانەیەک بەنزین پڕەکەی ئەگەر بەنزینەکەت بەدڵن نەبێ و ڕەزامەندی تۆ بەدەست نێنێت بە دڵنیاییەوە ئەم بەنزینخانەیە جارێکی تر تۆ ڕووی لێ ناکەیتەوە کەواتە بەڕێزان هەموو شتێک لە بازاڕە پێویستی بە چیە پێویستی بە بەدەستهێنانی ڕەزامەندی بەکاربەرە ئەمەش بە چی ئەبێت ئەمەش بەوا ئەبێت top management must consider the bigger picture ئەبێت
ئەم کۆمپانیایانە بە شێوازێک لە شێوازەکان لە سەرووی یعنی تۆپی مەنەجمێنتەکە ینی لە بەڕێوبەرانی سەرکەوت یاخود با بڵین ئەو بەڕێوبەرانی کە لە سەری سەرەوە لە کۆمپانیاکەیە هەمیشە بیر لە چی ئەکەنەوە هەمیشە بیر لەواکەنەوە کە خزمەت گوزاریکی باش پێشکەوتمان ئەبێ چی لە بەرچاو بگرن ئەبێ ڕاستە و خۆ وێنەی خەڵکی لە بەرچاو بگرن ئەبێ ڕاستە و خۆ بیر لە پێداویستیەکانی خەڵکی بکەنەوە ئەبێ ڕاستە و خۆ بیر لە چی بکەنەوە بەنیفاکتر یاخود ئەبێ ڕاستە و خۆ بیر لە بێنەفێت بیر لە قازانجی چێ بکەنەوە بیر لە قازانجی بەکاربەرەکانیان بکەنەوە ئەبێ بزانن بەکاربەرەکانیان بە چ شێوازێک دڵخۆشە بن ئەبێ بزانن بەکاربەرەکانیان بە چ شێوازێک ڕەزامەندی بەرهەمەکانی ئەم کۆمپانیا بەدەستێنن ئەو کاتە کۆمپانیەکان ئەتوانن کەستەمەر ساتیفیکیشن بەدەستبێنن وە گوتمان وەک لە وێنەکەتا دیارە ئەگەر تەماشا بکەن لێرە کەسێکی ئیمۆجێکی دڵخۆشدانراوە لێرە ئیمۆجێکی ئاحتیاطی لێرە ئیمۆجێکی دڵناخۆش بە هەمان شێوە بەڕێزان ئەبێ ئەم وێنەیان هەموو کۆمپانیەکان لە بەرچاو بێ لە ڕاستی هەموو دوکاندارەکان بەم شێوازە بیر بکەنەوە چۆن ئەتوانن وێنەیەکی دڵخۆش بەدەستبێنن چۆن ئەتوانن قازانج بکەێنن بەکاربەرەکانن ئەو کاتە ئەتوانن بزنسێکی سەرکەوتوو بکەن بەڕێزان ئەوەی کە وترا لە ڕابردووە طبعاً دوو سلایدمان ماوە ئەم دوو سلایدی کۆتایی چاپتەری دووە من ئەم سلایدە باش دەرنەکەوتووە با بگەڕێنەوە ئیشەڵا ئەگەر قسمت بوو لە ناو مەحەز زیاتر باسی ئەکەین ئەم سلایدەش بۆ محازەڕەی داهاتوو بەڕێزان بەپێی بڕیاری ڕاگرایەتی پەیمانگا و بەپێی بڕیاری بەشیش پێویستە لە محازەڕەیە ئیمتیحانێکی کوێز بکرێت ئێوە لەبەردەستان نابێت محازەڕەکان ئیتر بە شێوازی ئینگلیزی بێ بە شێوازی کوردی بێ یاخود بە هەر شێوازێک بێت دواتر بۆتان ڕوونەکرێتەوە بە شێوازی تێبینی لە کلاس ڕوون بۆتان دانرێت ئاگادار بن لەم هەفتەیە بە دڵنیاییەوە تا پێشەم کویزێکەکرێت دووبارە زۆر سوپاسی هەموو ئێوەی بەڕێز و ئازیزەکەم زۆر سوپاس بۆ ئەو کاتی کە ئەیبەخشن بەم محازەرانە بە شێوازی ئۆنلاین بە شێوازی لەکە لە یوتیوبادا ئەگیرێت زۆر سوپاس بۆ هەموو ئێوەی بەڕێز و ئازیز تا محازەرێکتر بەخوای گەورەتان ئەسپێرم هەر شاد و کامەران بن